نەوتی هەرێمی کوردستان کەی دەست دەکرێتەوە بە هەناردەکردنی ئەمە سادەترین پرسیارە ئەکرێ بە کورتی پێم بڵێ پێم وایە ئەوەندەی نەماوە ئەگەر بە کورتی وەڵام دوای بە تەفاژ توانێت وەڵامی جەنابەمەوە ئەوەندەی نەماوە گریمانی بەهێزەیە لەم مانگەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە چکە فشارەکان هێندە زۆر بوون بەسەر هەرێمی کوردستان لە دووە گفتوگۆی نێوان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕێککەوتن کراوە و دوای ئەوەی سەرۆک وەزیران سوودانیش هەر لەسەر پێشنیاری ئەمریکەکان هاتووەتە هەولێر ڕێککەوتن کراوە لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەڵام هێشتا وادەیەکی دیاریکراو دانەنراوە بۆ هەناردەکردنەوەی نەوت بەڵام ڕێککەوتنێکی تا ڕادەیەک بڵێ نیمچە کۆنکرێتی هەیە بەهێز هەیە و فشاری بەهێز هەیە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و من زۆر گەشتبینم ئێستا بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بە تایبەتی کاتێک بەنی لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا قسەیەک ئەگرێکاڵە ڕێککەوتن کراوە لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان من معنای ئەوەیە لایەنەکان ڕازی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان چونکە ئەمریکا لایەنێکی گرنگ و کاریگەری ئەم پرۆسەیە و ئەتوانێت فشارەکانی هەناردەفشارێکی ئەمریکی هەیە و نەوتی هەرێمی کوردستان دەست بە هەناردەکردنەوەی هیچ پرۆسەیەک لە ماوەی چەند ساڵی ڕابردووە هیچ پرۆسەیەک بە هێندەی هەناردەکردن نەوتی هەرێمی کوردستان بەلای ئەمریکەکانەوە گرنگ نەبووە چونکە لە ماوەی کەمتر لە چەند مانگ شەژ مانگی ڕابردووە دوو جار نوێنەری تایبەتی وەزیر و نوێنەری تایبەتی وەزیری دەرەوە پەیوەندی بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە جەختی لەسەرەوە کردووەتەوە کە ئەبێت نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە چونکە پرۆسەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کاریگەری بازرگانی لەسەر هەر ئەهم جانبی ئەمریکیە بێ هەم دژبەرەکانی ئەمریکا لە ناوچەکە ئەبێ بۆیە ماوەیەک هەیە کە تۆ پێشبینی بکەیت لەو کاتەدا هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە من پێم وایە لە ماوەی ئەم مانگەیە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ ئەکاتەوە لە ماوەی 30 ڕۆژایە لە مانگی تا کۆتایی ئەم مانگە ئەگەر گرفت نێتە پێشەوە چکە خۆتەزانی یعنی ئێمە چەند جارێکی تریش بڕیار بۆ هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بەنی وەزارەتی نەوتی ئەعلانی کرد کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ئەمڕۆ دەست پێکاتەوە بەڵام کۆمپانیەکان ئامادە نەبوون بۆیە ئەگەر ئێستا لایەنەکان لە گفتوگۆیان بەسە وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی نەوتی عێراق ئەپیکۆر لە گفتوگۆیان بۆ ڕێککەوتنێکی کۆنکرێتی بکەن بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی ئەپیکۆر هەندێک مەرجی هەبوو و حکوومەتی عێراق لەوەیە کرد کە بە مەرجانە ڕازی نەبێ وەک لە چەند جارێکیشا ئەپیکۆر لە ڕاگەیەنراوەکانی ئاماژەی بۆەوە کرد کە مەرجیان هەیە و ئەو مەرجانە جێبەجێ نەکرێ هەناردەی نەوت مەحاڵە دەست پێ بکاتەوە ئەم مەرجانە جێبەجێ کرێ حکوومەتی عێراق جێبەجێ من پێم وایە هاتنی سەرۆک وەزیران سوودانی بۆ هەرێمی کوردستان و فشارە نێودەوڵەتی و تایبەت لەلایەن ئەمریکەکانەوە ئەکرێ پێم وایە هەموو جانبکانە خات سەرسکەیە کە بگەنە ڕێککەوتن لەسەر هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ماوەی ئەم مانگەیەوەتە تا کۆتایی ئەمە لە ماوەی ئەم 15 ڕۆژەیە کە لە بەردەممان ماوەتەوە چونکە ئەگەر ئەمە نەکرێ ئمە بەرە هەڵبژاردننی داهاتووە چی هەڵبژاردننی داهاتوو قورسە لایەنەکان لە چوارچەوەی بانگەشی هەڵبژاردنە بگەنە ڕێککەوتنی بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان چونکە هەم لە عێراق نەبرێکی خراپەیە لەسەر ئەوەی ئەگەر نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە بژانەوەی باشتر ڕوبەڕووی هەرێمی کوردستان نەکرێتەوە هەم لە هەرێمی کوردستانی بڕواایە گوایە ڕادستکردنی نەوت کەیسێکی قورسە و هەر لایەنێ بڕاتە ژێرباری لەوان لە انتخاباتە ڕوبەڕووی کەمی دەنگ بێتەوە بۆیە هەر هەموو لایەنەکان هەوڵ ئەدەن بە زوویی ئەم پرۆسەیە تێپەڕ بکەن بە زوویی تێپەڕ بوو کاتی هەناردەشی دیاری کراو وای دابنین هەناردە دەکرێتەوە لەم مانگەیە ئایا کێڵگەکانی هەرێمی کوردستان ئامادەن ئەو بڕی کە عێراق داوای کردووە هەناردە بکرێت خۆی بڕەکە 180,000 بەرمیلە لەسەرەتایە تا 300,000 بەرمیل و دواتریش تا گاتە 250,000 بەرمیل تا 300,000 بەرمیل و لە ئاخر پێشبینیەوەی گاتە نزیکی 500,000 بەرمیل یعنی 9 میلیۆن بەرمیل لە ڕۆژێکە هەموو شتەکان ئامادەیە یعنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان وەکو گرفتی تەکنیکی نییە چونکە هەم بۆری نەوتی هەرێمی کوردستان ئێستا ئامادەی بۆ هەناردەکردنەوەی نەوت هەم بۆری ئیزافی ئەوەی کە نەوتی کەرکووکە بەستێتەوە بە جیهانەوە زۆر بە ئاسانی ئەتوانێت نەوتی هەرێمی کوردستان بەستێت بەم بۆری و هەناردە بکرێت چونکە تەنها ئەوەی من پرسیارم کردووە لە کۆمپانیای نەوتی باکوور ئەڵێ ئێمە تەنها توانین ئەو مزەخانی کە جاران نەوتیان بۆ هەرێمی کوردستان کەرکووکیان بۆ هەرێمی کوردستان ناردووە تەنیا پێچەوانی بکەینەوە بۆ بۆریەکان پێم وایە
لە ماوەی هەفتەیەکە توانێن پرۆسەیە ئەنجام بدرێ و بە ئاسانی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. بۆیە لە ڕووی تەکنیکی و پرۆسەکەی کێشەی نییە و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕووی تەکنیکی و کێشەی نییە و ئامادەیە و بە زووی دەست پێکاتەوە. بەڵام ئەوەی پرۆسەکەی خاو کردوێتەوە داواکاری فرەتجانبەی هەرێمی کوردستان و داواکاری فرەتجانبەی مەسەرەن کۆمپانیەکان و وەزارەتی نەوتی عێراق لەم کاتەیە کە ئێستا زیانێکی 3 میلیارد دلاری بەر بودجێ عێراق کەوتووە پێیان قورسە، یعنی 180,000 بەرمیل نەوت لە ئۆپیک سەپێنراوە بەسەر عێراقا کەمی بکاتەوە. لەم کاتەیە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانیش بەو بڕا پێویستی بەوەیە ینی زیانەکان لە چوارچەوەی بڕەکەی عێراق کە بەڵێ حسەی عێراق بەڵێ هەرێمی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان چوارچەوەی حسەی عێراقەوە. بۆیە ئەو 3 میلیارد دلاری کە زیانی بەر بودجێ عێراقکەوێت دوو قات ئەبێتەوە، چونکە عێراق ناچارە ئەو نەوتی خۆی ئەو لە بری کەم کاتەوە یان لە پاڵگان ناخۆیەکانە نەوتی هەرێمی کوردستان بکاتەوە. بەڵام جانبی ئەمریکی جەخت لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانەکردن، چونکە ئەیانەوێت لەو تووشە سیاسیە دەری بکەن و هاوکات ڕێگە بگرن لەوەی نەوتی هەرێمی کوردستان بە قاچاق بۆ ئێران، بۆ مەسەلەن ئەفغانستان، بۆ پاکستان و بۆ چین بڕوا و لە وڵاتانە ساغ بکرێتەوە. ئەو شایستەدارایی ئەو قەرزەی کۆمپانیەکان کە ئەپیکۆر داوای کردووە دوو چارێکی کۆتایی ساڵی 2022 چارێکی سەرەتای ساڵی 2023 ئەمە کێ قەرەبوویە کاتەوە هیچ من ئەو یەکێک لە کێشەکان، چکە ئەپیکۆر داوای دوو زەمانەکە ئەوەی کە لە ماوەی ڕابردووە شایستەی دارایی ئەپیکۆر بووە باشە چۆن ئەم کێ ئەچێتە ژێرباری هەتا ئێستا عێراق نەچ ژێرباریەوە پرسەوە و ئەوەی لە داهاتووە شایستەی داراییە و لەناو ڕێکەوتنەکانە هاتووە چۆن حکوومەتی عێراق ماوەڵ لەگەڵ ئەمەیەکە کێشەی ئەپیکۆر ئەوەی هیچ ڕێکەوتنێکی کۆنکرێتی نییە بۆ ئەوەی تەزمینی ئەم کۆمپانیان بکە بە تایبەتی حکوومەتی عێراقی نیشانی پرسیایی لەسەر ڕێکەوتنە نەوتیەکانی هەرێمی کوردستانی لەگەڵ ئەم کۆمپانیایە. بۆیە هەتا ئێستا ڕێکەوتنێکی کۆنکرێتی لەو بارە نەکرێت، هیوادارم لەم 5 ڕۆژەیە بکرێت. باشە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە قازانجی بۆ کێ دەبێت؟ کێ سوودمەندی گەورەی ئەم هەناردەکردنەوە بێت؟ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان قازانجی یەکەمی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە، قازانجی یەکەمی بۆ دۆخی سیاسی هەرێمی کوردستانە، قازانجی یەکەمی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا، قازانجی یەکەمی هەنگاوی یەکەمی چارەسەرکردنی کێشەدارەکانی نێوان هەولێر و بەغدا و هەرێمی کوردستان و عێراق دەست پێەکە، زەرەری یەکەمی بۆ ئەو دەڵاڵانەی نەوتە، زەرەری یەکەمی بۆ ئەو کەسانەیە کە بە قاچاق نەوتی هەرێمی کوردستانە بۆ ژەنڕاڵانی پێشمەرگە بۆ ئەو دەڵاڵە سەختەچیانەیە ینی حرمەتن لە ڕووی بینەران و لە ڕووی بەڕێستا بۆ ئەو کەسانەیە کە ملیۆنان و ملیاران دۆلاریان لەسەر هەناردەی نەوتی هەرێمی کوردستان و بە قاچاقبردنی نەوتی هەرێمی کوردستان وەرگرتووە. تورکیا هیچ کێشەیەکی نییە. تورکیا لە دوای بڕیاری دادگای پاریسەوە بنیاتی پرۆسەیەکی دەست پێ کردو ژێرخانی گواترانزیتی نەوتی عێراق ئەگرێتە دەست بەڵام بە شێوەیەکی قانونی و ئەو قازانجی جاران لە هەرێمی کوردستانیە کرد. پێم وایە ئێستا ئەیەوێ بە شێوەیەکی قانونی لە عێراقی بکە تاوکو تەسفیە و قەرزەکە ملیارێک و 600 ملیۆنە بکرێت لە نێوانیانە و پێم وایە تورکیا ئێستا زیاتر ڕووی لە عێراق نەک ڕووی لە هەرێمی کوردستان. سەبارەت بە یاسای نەوت و گاز لە عێراق تاوەکو ئێستا و یاسایە پەکی خراوە، ئایا پێ دوایە لە خولی داهاتووی پەرلەمانی عێراق چووکە پێم وابێت تازە لەم خولەدا دەست بۆ ئەم یاسایە نابرێت؟ ئایا لە خولی داهاتوودا ئەم پرۆژە یاسایە ئەکرێ ببێ بە یاسا؟ ئەوە یەکێک لە پرسە هەرە گرنگەکان لە سەبارەت بە چارەسەرکردنی کێشەی نەوت لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە، ینی قۆناغی هەرە گرنگی چارەسەرکردنی پرسی نەوت لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و یەکلایکردنەوەی کێشەکە بە شێوەیەکی یاسای لە نێوان هەردوو لایەنە ئەوەیە کە یاسای نەوت و غاز لە عێراق دەربچێ و کۆمەڵێ بڕگە و بابەتی دادپەروەرانە لە نێوان ناوەند و لە سەنتەری عێراق و لە نێوان پارێزگاکان و لە هەرێمەکانە بتوانێت جۆرێک لە دادپەروەری لە بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکانە دروست بکە. ئەمە تەزمینی و چوارچێوەی پرسی نەوتی هەرێمی کوردستان و خواروون ناوەڕاستی عێراق ڕست تەشکیلەکە. بۆیە زۆر گرنگە ئەم قانونە جێبەجێ بکرێت و پێم وایە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕەنگە ڕتوشی سیاسی لەسرم پرسە لابدا و ئاسانکاریکی زۆر باشە یاساکە بێنێتە پێش. زۆر بە کورتی وەڵامی ئەوەم بەرەوە سەبارەت بە تێچووی دەرهێنان و بەرەمێنانی نەوتی هەرێمی کوردستان پێ دوایە زوو لەسەر کۆمپانیایەک ڕێک بکەون بۆ ئەم پرسە؟
پێم وایە کۆمپانیایەکی ناوبژیوانی نێودوڵەتیەت ئەوەی کێکە لە پرسەکان کە ئەپیکۆر داواشی کردووە کە پێویستە تەرسیمی ئەو پرسە بکە پێم وایە ئەگەر بێت تەرسیمی ئەو پرسەکات و پرسە یەکلایکات و ئەوە پرۆسێکی گرنگە وە قۆناغی ڕێکەوتنەکە باتە پێشەوە. بەڵام وریا حسێن سەرۆکی ڕێکخراوی دۆر بۆ زانیاری نەوت و گازی هەرێمی کوردستان سوپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمان بووی ماندوومان کردی. دەچینە لای پرسی باجە گومریکیەکانی ترەمپ. سەپاندنی باجی گومریکی بەسەر وڵاتاندا لەلایەن دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا و یاریکردن بە بڕیارەکانی پەیوەست بۆ پرسە دۆخی بازاڕی جیهانی ئالۆز کردووە و مەترسی بۆ سەر ئابووری جیهان دروست کردووە. سندوقی نەختی نێودوڵەتی و هەروەها ڕێکخراوەکانی دیکەی دارایی و ئابووری جیهان هۆشداری ئەوە دەدەن کە هەنگاوەکانی ترەمپ کێشەیان بۆ ئابووری جیهان دروست کردووە و هاوکات دروستبوونی کێشە بۆ ئابووری جیهان زەبری گەورە بە کارە بازرگانیەکان و کارسازان و کارسازی لە جیهان دەگەیەنێت. با قسەیەک لەسەرەوە بکەین کە ئەگەر ئابووری جیهان تێک بچێت چ مەترسیەک بۆ سەر کارە بازرگانیەکانی جیهان دروستەکە و هەروەها کارسازان دەبێت لەم ڕۆژەدا لە قەیرانێکی لەم جۆرەدا کە بەرەو ئابووری جیهان دەگرێت چۆن ڕەفتار بکەن کە بۆ ئەم بابەتە هەندێک داتا دەخێنە ڕوو دواتریش میوانمان دەبێت گفتوگۆی زیاتری دەکەین. سەبارەت بە ئاڵنگارەکانی بەردەم کارە بازرگانیەکانی جیهان کاتێک چوینە ناو ساڵی 2025ەوە بەگشتی ناوەندە ڕسمێکان وارووا ناوەندە گەورەکانی جیهان باسییان لەوە کرد ئەم ئاڵنگاریانە لە بەردەم کارە بازرگانیەکانی جیهاندا. گۆڕانی ئاوهەوا یەکێکە لەو ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی بەشێک لە کارە بازرگانیەکان دەبێتەوە کاتێک ژینگە و ئاوهەوای جیهان کێشەی بۆ دروستە بێ و هەروە پلەکانی گەرما بەرز دەبێتەوە گرفت بۆ بەشێک لە کارە بازرگانیەکان دروستە بێ کامە یەکێکە لە سەرێکی ترین گرفتە درێژخایەن و گەورەکان کە بۆ ئابووری جیهان و بازرگانی دروست دەبێت. واروەها مەترسی دووەم زیرەکی دەستکرد و ئەو با بڵین کێشانەیە کە لە تەکنەلۆژیا و لە بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا دێنە ئاراوە. سەبارەت بە زیرەکی دەستکرد ڕەنگە هەندێک دامەزراوە خۆی بۆ زیرەکی دەستکرد ئامادە نەکرد بێ کاتێک زیرەکی دەستکرد بەو جۆرە گەشە دەکا ڕەنگە گرفت بۆ بەشێک لە بازرگانیەکان دروستکە و نەزان چۆن خۆیان بگونجێنن کارلێککەن لەگەڵ ئەم پێشهاتەیە واروها بینیمان ماوەی ڕابردوو کاتێک ئەپێکی وەکو دیپسیک ڕاگەیەنرا چۆن کاریگەری لەسەر بۆرسە و واروها بەهای پشکەکانی کۆمپانیا تەکنەلۆژیەکانی جیهانە بوو ئەمانە گرفت بۆ لە ساڵی 2025 گرفت بۆ کارە بازرگانەکان دروستەکەن. واروها کورتێنانی لێهاتووی ئەو سکیلس و لێهاتوویانی کە هەن ڕەنگە تا ڕادەیەک بەشێکیان کۆن بن لە ساڵی 2025 پێشبینیەوە دەکرێت کە لێهاتوویەکان کورتێنانیان تیا دروست بێت ئەو لێهاتوویانەی پێویستن لە بازاڕی کاردا دەست نەکەون یاخود کورتێنانیان بۆ دروست بێ مەژ یەکێک لە گرفتەکانی بەردەم کارە بازرگانیەکان بوو. سەبارەت بە یەکێکی تر لە گرفتەکان هەڵاوسان و ناجێگیری ئابووری بوو کە ئەمەیان پێشبینیەکی گشتیە بۆ ئابووری گشتی کە هەنگاوەکەی ترەمپ ئەم خاڵەی زۆر زەق کردەوە کردی بە خاڵێکی سەرەکی بۆی کاریگەری لەسەر بۆرسە و کارە بازرگانیەکانی جیانە بێت. واروە ئامادەسازی خواستی بازار زۆر جا ڕەنگە کۆمپانیایەک یا خودکارێکی بازرگانی پێشبینیەوە نەکات چ خواستێک دێتە پێش خۆی بۆ ئامادە نەکرد بێت. لەگەڵ ئەمانەیە کاتێک لە جیهاندا دامەزراوەکان خۆیان بۆ ئەم خاڵە سەرەکیانە ئامادەکرد بوو کاتێک دۆناڵد ترەمپ دەست بەکار بوو تەواوی ئەم بابەتانی گۆڕی مەترسێکی گەورەی لەسەر ئابووری جیهان دروست کرد وەک دامەزراوە بازرگانی گەورەکانی جیهان ئاماژەیان پێ کردووە کە ئەویش سیاسەتی باجی گومرگی بوو بەسەر وڵاتاندا کە چەند باجێکی گومرگی بەسەر وڵاتانە سەپان. ئەمەش چی کرد؟ ئەوەی کە مەترسی دروست کرد زیادکردنی تێچووی بەرەمێنانە لەسەر بازرگانیەکان کارە بازرگانیەکان و کۆمپانیەکانی جیهان. واروها ئەمە مەترسی دابینکردن زنجیرەکانی دابینکردنی کاڵا و شمەگ لە جیهاندا ڕەنگە ئەمە مەترسی گەورەی بۆ بێنێتە پێش وەکو دامەزراوە گەورەکانی سندوقی نەخت و واروها بانکی نێودەوڵەتی
پێشببینیەوەیان کردووە گەر ترامپ بەردەوام بێ لە سیاسەتی باجی گومرگی ئەم مەترسیانە دێنە پێشەوە بۆ بازرگانانی جیهان. وارووا شەڕی باجی گومرگی کەس بەرامبەر دۆناڵد ترامپ ڕەنگە دەسەوەستان نەبێت بینیمان کە چین چۆن وەڵامی دایەوە هەروایەکێتی ئەوروپا و بەڕیتانیا ئامادەکاریەوەیان کردووە چۆن وەڵامی ئەم باجە گومرگیەی ترامپ بدەنەوە ئەم شەڕی باجی گومرگیە کێشە بۆ ئابووری جیهان دروستەکە لە نێویاندا کێشە بۆ کارسازان واروەها کارسازی دروست دەکات. هەروەها نادڵنیایی بازرگانیش یەکێکە لەو خاڵانەی کە بازرگانان ناتوانن لە دۆخێکی وەکو ئێستایە وەبەرهێنانێکی دروست و تەندروست بکەن. واروەها خاوبوونەوەی ئابووری جیهانیش یەکێکە لەو خاڵانەی کە ئەم سیاسەتەی ترامپ دەستی داوەتێ گرفتی گەورە دروستەکەن. وەکو ئەوەی کە بەڵگەیەک لەسەرەوەی ئەمەی ترامپ دەستی داوەتێ نادڵنیایی دروست کردووە دەبینین کە پێنوێنی نادڵنیایی بۆ ئابووری جیهان و بازرگانی جیهان دەبینین بەرزترین ئاسی تۆمار کرد لە دوای ئەوەی کە ترامپ دەرکەوت و بە لیستێکەوە باجی سەر وڵاتانی ڕاگەیان گەیشتە 65.73% لە دوای کۆرۆناوە بەرزترین ئاستی تۆمار کردن. جا ئەمە پێویستی بەوەیە من قسە لەگەڵ هەم کارسازێک ئابووری ناسێکا بکەم بۆەوەی گفتوگوی ئەمە بکەین ئەم هەنگاوی ترامپ دەستیاوەتیە چۆن کار دەکاتە سەر کارسازان و چۆن کار دەکاتە سەر کاری کارسازی واروە کۆمپانیەکان لە جیهان و هەرێمی کوردستان و عێراقیش. بۆ ئەمە بەستا بەڕێز وەلید عومەر لە نێو ستۆدیۆ لەگەڵمدایە کارساز و هەروەها ئابووری ناس کاگۆلیت بەخێر بێ بۆ ستۆدیۆکانی نیوز. لەو پرسیارەوە دەست پێ دەکەم ترامپ تا چەند سەرێشەی بۆ ئێوەی کارساز دروست کردووە ئەگەر تاوەکو ێساش دروستی نەکردبێ پێشببینی ئەکرێ بەم سیاسەتە بەردەوام بێت چ سەرێشەیەک بۆ ئێوە دروستکە؟ زۆر سپاس با پێشەکیەوە ڕاستکەمەوە وەلید عەزیز بەس قەی ناکە کێشەنی لە سۆشیال میدیایە بەو هینە هاتە خەیاڵ کێشەنی لە فەیسبوک فرێندین هەنێک بابەتیشم باس کردووە لەسەر مۆزوعی تا ئێستا وەلید عومەر بوویتە لە لای من بەس لەمە دوا ئەبینە وەلید عەزیز. زۆر سپاس کاکیوان زۆر سپاس. ڕاستیە لە سۆشیال میدیا هەنێک قسەم لەسەر ئەو تەئسیراتانە کردووە کە دۆناڵد ترامپ لەسەر بازاڕە جیهانیەکان دانن. بابەتی گومرگ ئەوەی بابەتێکی جیهانیە ئەوەی تەئسیر لە حکوومەتەکان و کۆمپانیا گەورەکانەکە بڕوان ناکەمانە تەئسیر لە کۆمپانیا بچووکەکان بکات چکە کۆمپانیا بچووک عادەتەن وەکو کارسازی قسە بکەن هەڵبەتە سەرەتا کە شتێ دروستەکە لە کۆڵانەکەی خۆی و لە شارەکەی خۆی و پاشان لە وڵاتەکەی خۆی دەست پێکات دواتر داخلی ئینتەرناشناڵ مارکێتە بێ ئیلا مەگەر سێکتەرێک بێ خۆی چوزانم شتێک بفرۆشە لە بینی وڵاتانە بێ بەڵام بەگشتی زۆر تەئسیر ناکە بۆ کۆمپانیایکی بچوو قساکەم هەڵبەتە لە سێکتەرێکی ئابووری بۆ سێکتەرێکی ئابووریشە گۆڕێ بەڵام من قسەکەی من تۆزە گشتی ترەکاڵم ئەو تەئسیراتی نابێ. من حەزەکەم ئەگەر پێتان خۆش بوو لە کاتێکی ترە باسی تەئسیراتی باجی گومرگی بکەین لەسەر ئینتەرناشنال مارکێت بازاڕەکانی دارایی و غەیری دارایی عالەمیش چکە تەئسیرەکە تەنها بازاڕی دارایی نییە بەڕاستی مۆزوعی گەورەتری لە دواوەیە و ئاگایکی باشیشم لێتی بەڵام حەزەکەم ئەمڕۆ ئەگەر پێت باش بێت قسەکەین لەسەر بارودۆخی کارسازی لە هەرێمی کوردستان قسە لەسەرەوەکەین ئەشی بەسینەوە بەم هەنگاوانەی ترامپ چکە تەنانەت کارسازێک یاخود با بڵین دوکاندارێک لە جادەی سالمی شاری سلێمانی موبایلێکی ئایفۆنی هەبێ بیفرۆشێ کاریگەریە کاتە سەرەمەش کەواتە کاریگەری هەیە بۆ سەر بزنسە بچووکەکانیش خۆتەزانی ئێستا خاوەن بزنسێکی بچووک ئەگەر وەکو کارسازیش بچێتە مەرحەلەوەی بێ بە کارساز ڕەنگە پێویستی بە چین بێ بۆی هەندێک ئەو بیرۆکەی هەیەی پێویستی بە وڵاتەرێ بە خۆشحاڵیەوە لێرە زۆر مشکلەمانە لەبەرەوەی لە بینی ئەمریکا وڵاتانی ترە نەک لە بینی هەموو وڵاتەکانە بێ کەواتە کردۆ شتێ بە ئەمریکا فرۆشی کە لێرە لە نەوتای ئەمەوە بزانام تووشی کێشابین یان شتێ لە ئەمریکا بکڕی فەرقەکە لێرە لێشی بکڕی کێشە نییە چکا بۆ ئەکسپۆرتی خۆی کێشەی نێ بۆ ئیمپۆرتی خۆی بۆ هێنانە ناوەی خۆی کێشەی هەیە لە مۆزوعی ئایفۆنیشا دیسان هەر کێشەمان نیە چکە دوێنێ وەبزان باسیشم کرد لە سۆشیال میدیا کە بابەتی ئەلکترۆنیات و کۆمپیوتەر و هەموو جۆرەکانی دواتر ڕاگەیەنرا کە ڕەنگە ئەو شەرکاتی بێت تەنها بیان ترسێنە باچینە سەر و پرسیاری کە کارساز لە دۆخێکە کە قەیران بەرۆکی بگرێ بەرۆکی وڵاتەکەی بگرێ یاخود بەرۆکی جیهان بگرێ پێویستە چۆن ڕەفتار بکە خۆی تێپەڕێنە لەو قەیرانە وەڵی پرسیارەکە زۆر گشتی ئەکەوێتە سەر جۆری قەیرانەکە چکە قەیران ئەکرێت لە پارەیە ئێمە قسە لەسەر قەیرانی با بڵین ئابووریەکەین کە بەرۆکی لایەنی دارایی و ئابووری و ڕەنگە خواستی کڕینیش لەسەر هاوڵاتیان کاریگەری هەبێت واتە قەیرانی ئابووری کاتێک بەرۆکی هاوڵاتیەکە گرێ ڕەنگە خواستی کڕینەکەشی بۆ لای تۆی کارساز گرفتی بۆ دروست بێ لە قەیرانێکی لەم جۆرەیە پێویستە کارساز چۆن ڕەفتار بکە
وڵی دیسان ئەبێ ڕازگۆ بم چکە زۆر تهدیدی نەکەی کە لە کوێ ئەبێت لە کوێ کێشەکە دێت هاتۆ ریسپۆنسە بۆ هەبێەوە بە جۆرێک لە جۆرەکان چارەسەری ئەو کێشەی بکەی کە ڕوبەڕوت ئەبێتەوە چ جۆرە کێشەیەک ڕوبەڕووی کارسازە بێتەوە لە کوردستانە زۆر چاکە با پرسیارەکە با مۆزوعەکە بکەین بەمە باش بۆی شتێ باسکەین تۆزە سوودی زیاتر بێت لۆی باشی لە مۆزوعی ترەمپ پاتوانین زۆر شت بڵین بەڵام هەستەکەم شتی تر زۆر بوتراوە لەسەری بەڵام لە مۆزوعی کارسازیە با من لێرە باسی تۆزە باسی ژینگەی کارسازی بکەم کە ڕەنگە گەنجی ئەمەش تۆزی حەزی لێ بێگوێ لێ بگرێت لەبەرەوەی سفادەیەکی هەیە بەڵام نانە بەدڵنیایی بابەتەکانی تر زۆر گشتیترن یان بۆ خەڵکی گەورەترن ئەتوانم بڵێم ژینگەی کارسازی لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی زۆر باش نییە بەڵام ئەتوانم بڵێم تەسیراتی باشی ئەنی گۆڕانکاری باشی بەخۆی بینیوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە چکە کۆمەڵی خەڵک ئەوانەی کە ئیشەکەن کارسازن ئەنووسن پانێڵەکەن چوزانم ڕێخستنەکەن نەک جاریش لەلایەن حکوومەتۆشتی بچوو بچووگەکرێ هەموو ئەمانە خراپ نین باشن گۆڕانکاری بچووکیان دروست کردو بەڵام گۆڕانکاری جدی دروست ناکەن چکە ڕێکخراو نین بۆ ئەوی ڕێکخراو بنەوە گۆڕانکاری جدی دروستکەن من بەسەراحەت پێت بڵم لەوانێت تۆزێک سیر بێ کە ئەو بڵێم بەجددی ئەم بابەتە پێویستی بە وەزارەت هەیە پێویستی بە کەناڵی جدی هەیە چکە فرە لایەنە ئەسە باسی چەند لایەنێکی ئەساسیەکەم بۆی ژینگەیەکی کارسازی تەروتەسەل و باشە هەبێ کە کارسازیەکان کە با بڵین ئەو شوێنانی کە پێویستە دەست بۆ ئەم بابەتە بن بە دیاریکراوی کام وەزارەتان و ئایا لە ئاستی کابینەی حکوومەتە پێویستە کێ دەستی بۆ با لە ئاستی تاک و وارووا ڕێکخراوەکان پێویستە کێ دەست بۆ ئەمە بە زۆر چاکە من پێم وایە پێویستی بە وەزارەتی خۆی هەیە بۆچی چکە سەرکاری لەگەڵ هەموو وەزارەتەکانی ترا هەیە ئێستا بۆت باسەکەم چۆن تەبان بۆ ئەی بتەوە کارسازی باشکەی پێویستە بۆ ئیش لەسەر کۆمەڵێک شتکەی لە بەرامبەر یا پێوانەی کارسازی بەرزەکەیتەوە تەبان پێوانی کارسازی تام دەقێبن و تۆ قساکەی ئەمریکا لەسەر ئاستی عالم بە پێوانەکە یەکەمە کە لەسەری سەرەوەی دیستەکەی پاشان ئەڵمانیا و بەریتانیا و ئوسترالیا و وڵاتە ئەوروپیەکان بە شێوەیەکی گشتی بەس دوو وڵاتی تری تایە کە تۆزە باسیکەن لەوانە ئیمارات یەکێک تریش لەوانە ئیسرائیل لە کەشتی تایبەتیان نێتوانین تۆزە باسیکەن بەس بۆچی ئەمانە لەسەرەوەن ئێمە کرێت یان ئێمە چۆن ئەکرێ بچینە سەرەوە پێویستەکە ئیش لەسەر کۆمەڵێک لایەن بکەین یەکەم ئەوەی کە پێوتری ئەکسس تو فاینانس بەردەستی پارە بۆ کارسازان دووەم کراوەی مارکێت بۆ قبولکردنی کارسازی باشە سێم ڕێخستنی حکوومەت چوارم یارمەتی حکوومەتم دوانە دوشتی جیاواز نەکرێت تۆزە باسییانکەین پێنجەم پەروەردە و کارامەیەکان کە ئەکرێ بەردەست بن شەشەم تەکنەلۆژیا و ژێرخان حوتەمیش کللتور ئەم حوشتە ئەگەر تۆ ناتوانین داخلیکەی بە وەزارەتی بڵی وەزارەتی فلان چاکەم چاکە بێ سێرکە ئەم قسانی کە ئێستا باس ئەو حەو خاڵی کە باسیەکەین لە هەموو وەزارەتەکان ڕەنگدانەوان هەیە بۆ من ئەکسس تو فاینانس ئایا تا چەند تۆ پشگیری پارە بەردەستەکەی بۆ کۆمپانیای بچووک کە بتوانێت بەکاری بێن ناڵێن بە خێر بیێرێ سەر لە ئەمریکا کە لەم شتایە زۆر بەقوتە چی خۆ کەس بەخێر پارە نابە ستارتەپێک بەڵام وا ڕێکخراوە بازارەکە کەەوە بەرهێنەران ئاسان یەکگرن لەگەڵ کارسازەکانەوە بەرهێنانەکە نەکرد قازانجیان کرد ئەوانی شێکن زەردیان کرد ئەوانی شێکن بەس لە کۆمەڵە بازار پێمان ناڵێ مێنتاڵەتی وەبەرهێنەرانی کورد یاخودەوانی کە پارەیان لە وەکو سەرمایە گوزار و سەرمایەدار زۆر ناچنە دەم کارسازانەوە بۆم بابەتە بەڵێ و نەخێریش نەخێرەکە چی بەڵێکە هەر ئەو بیرکردنەوەی کە ئێمە زۆر جار ئەوەنە ترسنۆکین تۆزێک لە کللتورەکە ڕنگاتەوە خاڵێکی کللتورم باس کردێک لەوانە کە بە ئینگلیزی پێوتێ ریسک تۆلەرانس تا چەند ریسک قبولەکەی خەڵکی ئێمە کە بە ڕێچکەیە کاڕوا خۆی شتێکی گرتووە ناوێت وە بەرهێنان لە شتێکی ترافکە بەڵێ لەو ڕوانگەوە بەڵێ لە ڕوانگەی ترۆ نەخێر شتەکە ڕێکخراو نییە سە تۆ لە ئەمریکا ئەویش دیسان لە خاڵی ڕێخستنا خۆی ئەبینێتەوە یەکێک لە خاڵەکانی ڕێخستن خاڵە مویمەکانی ڕێخستن ئەوەیە کە مافی هەموو لایەنەکانە پارێز سەم نەگەر و بەرهێنام کەم لە کۆمپانیەکی ئەمریکا بە ئۆنلاین مافەکەم پارێزراوە بەڵام لێرە من تۆ پارەی بە ستارتەپێک مەسەرن هیچ ڕێخستنێکی تیانی این لەوانە بەیانی بڵێ من ئاگەم لە مۆزوعانی ڕەنگە پارەی چەند کەسێکی زۆرگرمێن بێگومان کاتە ئەکسس تو فاینانس بەردەستی پارە بۆ بەرهێنەران ناڵین بەخێر بە یارمەتی بەدانەوە بە هەر شێوەیەک بێ ڕێک نەخراوە بە جۆرێک کە کارساز پارەی لەبەردەما بێ ئەو وەزارەتی کە داوات کرد ئەچینە سەر خاڵەکان تریش ئەو وەزارەتی کە تۆ پێشنیازی کرد کە وەزارەتێکە بێت تایبەت بە کارسازان پێ دوایە لە هەرێمی کوردستان بابەتی کارسازی ئەوەندە خەمڵی وەکە وەزارەتی کێ بێت بەڵێ یەک شتەیە خۆی کارسازی شتێک نییە لە ئاسمانەوە باری بێ لە هەموو وڵاتێکە کۆمپانیای بچووک و کۆمپانیای وەسەد بەشێکی گەورن لە ئابووری بە تایبەتی لە ئێستا زیاتر لە ڕابردوو لە کوردستان بۆ کاتی خۆی کە تەخەروجمانە کرد ینی با بڵێن ئەگەر 15 ساڵ پێش ئێستا بڵین هەموو کەسێک کە تەخەروجی کردی توانی ئیش خۆی لە حکوومەتیان لە شوێنە ئیش بکە ئێستا کە نییە هەمی بیر لەوە کە تۆ بزنس دروستکەوانە چکە چاری نییە ینی دەرفەتەکان لەبەردەستنی کەواتە ئەگەر شوێنەکە بێ بۆ ڕێخستن و تەنزیمکردنی ئەم بابەتە هەستەکەم نەتیجەیەکی باشیە بێ و هەست ئەەکەم ئەتوانە گۆڕانکاری فعلی دروستکە باشە سەبارەت بە خاڵەکانی تر پێم خۆش بوو قسەمان لەسەر کولتوری کۆمەلگا کرد کۆمەلگا تا چەند ئەگەر کارسازێک دەست بۆ
بازرگانیکی جیاواز بە قبوڵی یەکا و باوشی بۆ کاتەوە وڵی ئەوەی کە ئێوە تەجروبەتان وڵی من پێم باشە ئەزانی خۆی پێشتر خراپ بوو ئێستا باش بووە تەمان لە چەند لایەکەوە خۆبین دەکەم دەمەوەی تا چەند ڕیسی قبوڵەکە تا چەند ئامادەیە دەست بگۆڕی لە تامکردنا مەسەن تۆ جلێک لە بەرەکەی ئەکرێبیت لەوکەی تۆ شتێکی لۆکاڵی خۆت بە خواردنەگە خۆی لۆکاڵی خۆ تاقیکەرەوە بزانە چییە زایدەن شتێکی تر هەیە کە زۆر بەلامەوە گرنگە باسی کەم کاتێک کە کەسێک هاوڕێک خزمێک ستارتەپێک دروستەکە تۆ توانی یارمەتی بێ شەرنیار بڕۆی پارەی بێت توانی بڕۆی لەو شت بکڕی تاوەکو ئەگاتە ئاستێک بەڵام لای ئێمە بە پێچوانە تۆ ڕێڵی برادرمە پارە نایم ئەخر نابێت تۆ جارێ لە خۆناغێکی خراپە کە گەیشتە خۆناغە باشەکە ئۆکەی بۆیە لایەنی کللتوری بە شێوەیەکی گشتی لایەمە بەرەو باشی ڕۆیشتووە چکە هەمووی ها لەم لاولاوە ئەم بزنسێک دروستەکە خەریکە ئەبێ بۆی کە تێ ئەگال لە مۆزەوە تێستی بەرهەمەکانی خۆیەکە کاگۆلی کارسازان خۆیان ئەوەی کە ئێمە ناوی کارسازیانە دەینێ و دەستی بە ستارتاپێک یاخود کارێکی بازرگانی نوێ کردووە و دەستی بۆ بە ئەمان تا چەند ئاشنای کارەکانی خۆیانن وە لەمەوە ئەمەوێ ئەوەت لێ بپرسم تۆ تا چەند ئاگاداری ئەو کارە نوێیانی گەنجان بە تایبەت دەستی بۆ بن لە قۆناغێکی کەمە شکست نایەن و با بڵێن دوکانەکانیان داناخن زۆر جوانە پەیوەندی بۆ خاڵەوەی خاڵێکی تر لە خاڵەکان کە باسم کرد پەروەردە و کارامەیەکان بوو ئەو دوو وڵاتی کەوتم لە ئیندێکسەکە زۆر باشن و وڵاتی دیاریژنێکێک لەوانە ئیسرائیلە تەبەن ئیسرائیل چیان هەیە شتی زۆر زۆر شتی هەیە خەڵکی ئێمە ڕقیلەتی بەس باسی ئەم شتە باشە بکەم کە هەیەە پرۆگرامێکیان هەیە کارسازی بۆ مناڵان لە خۆناغی ناوەندی و ئامادەیە ئەیدەم بە مناڵەکان هەموو ئەو شتانەی کە پێویستەکە بۆ دامەزراندنی بزنسێکی بچووک لە 26 جوانیان 28 جوانە هەڵە نەبم ئەیەن بە ئەمانە ئەگەر مەکتەب تاوکە نەشت نەزانکۆ ئەمە وەرگرن خوێندنەوەیکی باشیان بۆ بزنسەکەی خۆیان و دەوروبەریان هەیە کە یەکسەر فەشەل نێن چکە هەموو لایەنەکانی تایە هەموو ئەوەی تیاجیکەلەوە مەوزوعەکە تەنها پەروەردەنیە دوای من پێم وایە بێ لە ناو حکوومەتیان لە ناو کەرتی خوێندنام شتە تێکەڵاو کرێەوە لە وەزارەتی پەروەردە ڕنگدانەوە هەیە بۆ وەزارەتی خۆی بەڵام لە دوای تەخەرۆژیش ئەکرێ کۆمەڵە پرۆگرامی تر هەبێت کە ئامادە سازی بێت یاخود یارمەتیدان یو گەنجانە بێت کە حەزەکەن شتێ دروستکەن بەڵام وەکو پێویست لە شتەکە نازان تو یارمەتیان بێ ئەوە بکەن بکەونە سەر پێی خۆیان بەڵام ئەوەی کە تۆ مامەڵت لەگەڵ گەنجانە کردووە تا چەند گەنجانی کورد با بڵێن لە هەرێمی کوردستان بە تایبەت بەهرەدارن بۆ ئەوەی بتوانن بیرۆکەی داهێنانیان هەبێ بۆ پرسی کارسازی و هەروە بتوانن ببن بە کارساز وڵای من باوەڕم بە شتێکی ترە حەزەکەم پرسیارەکە دوا لێ بکەم من باوەڕم بەوە نییە کە گەنجی کورد و ئەوروپی و ئەمریکی و جیاوازی نییە مۆزوع ژینگەیە بۆیە مناومە ناژینگەی کارسازی تۆ ئەم حەو خاڵی کە باسمان کرد لە هەر حوتیەوە لە ئەکسس و فاینانسەوە لە بەردەستی بازار و لە ڕێخستن و لە پەروەردە و لە کللتور و لە سەپۆرتی حکومەت و تو ئەمانە بەردەست کە ئیتر گرنگ نییە لە ئەمریکایان لە من ئیسرائیلم بۆ وەکو یان ئیمارات نمونەیەکە ینی ئەمانە خۆ خەڵکەکان لەگەڵ من توای جیاوازیان نییە باشتر و خراپتر نین تەنها چیە تۆ ئەم شتانە ژینگەیەکە دروست کردووە ژینگەیەکە دروست کردو لە هەموو لایەک و پشتگیری ئەم شتاقی بۆ ئەم شتە پێشەکەوێ یعنی ئیمکانی نییە شتێک تۆ ئیشارێکی تر پەلکێشەکەمەوە ناو قەیران و واروها ئەمەی کە بەرۆکی جیهانەگرێ و هەرێمی کوردستانیش و ڕەنگە عێراقیش لە کاتی قەیران و ئەو ئەزمانەیە دروستە بێت تا چەند دەرفەت بۆ کارسازیە گونجێ زۆر جابازەوە کرێ لە قەیران باشترین دەرفەتە بۆ ئەوەی تایە دەرفەت بقۆزیتەوە داهێنان بکەیت وەڵا ئەکەوێتەوە سەر جۆری بزنسەکە بێگومان تەمان کتێبێکی زۆر باشەی هارڤەرد بزنس ئیسنشەلز باسی لەکوێ بەدوای باسیەکە لەکوێ بەدوای بیرۆکەی بزنس ئەگەڕی یەکێک لەوانە ئەڵێ لە قەیرانە شوێنی تری تیا بە باسی نەقین بەس یەکێک لە خاڵەکان ئەڵێ لە کاتی قەیرانە بۆ چی قەیران خۆی بارودۆخێکە گوزەراوە کە پێشتر وانە بۆ خەڵک پێی ڕانەهاتەوە وانە شتێکی تازە لەگەڵ هەموو قەیرانەکە کۆمەڵە گۆڕانکاری بەسەر تەعامل هەڵسو کەوتی خەڵکیە باشە ئەم گۆڕانکاریانە پێویستیان بە چییە پێویستیان بەشتی تازەیە بۆ بزات تۆ ئەکرێ خۆی لەکوێ گۆڕانکاری وجودی هەبوو لەوێ ستارتئەپ ئەکرێ دروستکەی لەکوێ گۆڕانکاریە بوو قەیران واتە گۆڕانکاری لە شوێنەکە ڕوویا بۆیە قەیرانەوەنیە کەواتە تۆ ئەکرێ گۆڕانکاریە بقۆزیتەوە بەڵام ئەشکرێ بۆ جۆری تری بزنس خراپ بێ ناتوانین بڵێن هەموو شتەکە بۆ هەموو کەسێ باشە بەڵام ئەشکرێ بێگومان دەرگایەک بکە تۆ لی بیت و ئیسفادەی لێ بکەیت زۆر سپاس وەلید عەزیز کارساز و ئابوورینا سپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمان بووی من چێژم بینی لەم گفتوگۆیە چونکە کارسازی بابەتێکە حەزم لێ دایمە قسەی لەسەر بکەین زۆر سپاس خۆشحاڵم ڕێزی دەچینە لای بەهای دراوەکان دەچمە لای پێشبینیەکی گۆڵمان ساکس کە لە نزیکترین کات تا پێشبینیەکانی بۆ ساڵی 2025 چەند جارێک گۆڕیوە لە کاتێکی کەمدا دوایین پێشبینی گۆڵمان ساکسەوەیە کە نرخی 1 ئۆنسە زێر لە جیهاندا دەگاتە $3,700 ئەم پێشبینیە گۆڵمان ساکس لە کاتێکایە کە پێشتر دوو جارتر پێشبینیەوەی کردبوو کە
بەهای زێر لە بازارەکانی جیهان یەک ئۆنسەی پێشتر دەیوت دەگاتە 3100 یا خود 150 دلار، بەڵام دواتر پێشبینەکەی بەرز کردەوە بۆ 3350 دلار و ئێستاش پێشبینیەوەکە کە یەک ئۆنسە زێر دەگاتە 3700 دلار. دەچینە لای نرخەکان و سەرتاش دەچمە لای بەهای دراوەکان لە بازاڕە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان. 100 دلار لە کاتی داخستنی بازاڕی دراو لە هەرێمی کوردستان بە 144750 دینار بوو. لە کاتێکا لە کاتی کردنەوەی بازاردا بە 144500 دینار بوو. 250 دینار لە کاتی داخستنە بەهای 100 دلار بەرز بووەوە و سەبارەت بە پاوەند 100 پاوەند بەرامبەرە بە 189,000 دیناری عێراقی، 100 یۆرۆش بەرامبەرە بە 164500 دیناری عێراقی. بەهای پاوەند لەگەڵ یۆرۆدا بۆ گۆڕینەوەی بە دینار دۆلار دەبێتە بنکەی نرخدانان بووی و سەبارەت بە تمەن 100 دلار بەرامبەرە بە 8,800,000 تمەن و 1 ملیۆن لیرەی سووریش بە 143,000 دینار مامەڵەی پێوەکراوە. دەچمە لای نرخی زێر. پێشتر بە هەواڵێک پێشبینیەکانی زێڕم پێوتن، بەڵام ئەمڕۆ دابەزینێکی کەمی تۆمار کرد بە جۆرێک یەک ئۆنسە زێر لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بەرامبەر بوو بە 3212 دلار، بەڵام ئەمڕۆ بینیمان لە خولەکێکدا چەند جارێکم نرخە 5 بۆ 7 دلار 2 دلار گۆڕانکاری بەسەرداهات لە کاتی ئامادەکردنی ئەم با بڵێن داتایە یەک ئۆنسەی بە 3212 دلار بوو. 1 کیلۆگرام زێر بەم نرخە بەرامبەرە بە 13297 دلار. 1 لیرەی زێڕیش بەرامبەرە بە 681 دلار. هەروەها مسقالێک زێڕی عیار 21 کە لە کوردستان زۆر ئیش بەمە دەکرێت لە کاتی کڕین و فرۆشتندا بەرامبەرە بە 672,000 دیناری عێراقی. ئۆنسەیەک زیویش بەرامبەرە بە 32 دلار. لەبارەی زێر 25 ساڵ پێش ئێستا لەم ڕۆژەدا زێر یەک ئۆنسەی بەرامبەر بوو بە 280 دلار، بەڵام ئێستا دەبینین کە نزیکی 1050% بەهاکەی بەرز بۆ تۆمەش پێمانەڵێ زێر بەهاکەی خۆی لەدەست نادا و بەردەوام بەرز دەبێتەوە. دەچمە لای دوایین بابەت کە نرخی نەوت و غازی سروشتیە. 1 بەرمیل نەوتی برنت زۆر بە خێرایی ڕۆشت بەرامبەرە بە 65 دلار و 22 سنت کە گرێبەستی برنت گرێبەستێکی بەریتانیە وەکو تا ڕادەیەک گرێبەستێکی سەرەکی لە جیهاندا. کاتێک برنت بەرز و نزم دەکا گرێبەستەکانی تر لەگەڵ خۆیان پەلکێشەکە بۆ بەرزبوونەوە و نزمبوونەوە. نەوتی ڕۆژاوای تێکساس کە نەوتی ئەمریکیە بەرمیلێکی بەرامبەرە بە 61 دلار و 89 سنت. غازی ژەنگ ملیۆنەکەی گەرمۆکەی بەرامبەرە بە 3 دلار و 51 سنت. ئەمڕۆ تا ڕادەیەک نرخی نەوت بەرزبوونەوەی تۆمار کرد. گرنگترین هەواڵ ئابوووریەکانم پێشکەش کردن. خواتان لەگەڵ.